خۆشەویستان یەکێکتر لە گفتگۆکانمان باس لە دۆخی ئازادی میدیا و ئازادی کاری ڕۆژنامەوانێکین لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز بەڕێز ڕەحمان چالاکوان و چاودێری مافی مرۆڤ لە بەریتانیاوە لە لەندەن و ڕاستەوخۆ لەگەڵمانن لە ڕێگەی سکایپەوە. کاک بڕێر سڵاو لێبێ کاتۆ باش. دۆخی ئازادی و ئازادی کاری میدیایی بەتایبەت چۆن دەبینن؟ سڵاو لە بینەرانی سات و بەیانیتان باش. بە خێرایی دەست پێ بکەین و بچینە بابەتەکەوە. دۆخی ئازادی لە هەرێمی کوردستان لە سفرایە، دۆخێکی زۆر خراپ و مەترسیدارە، بە هیچ شێوەیەک باش نییە، ناپێ بڵین باشە. لەسەر چ بنەمایەک باش نییە؟ ئایا ئامارێک لە بەردەستدایە کە دەڵێ باش نییە؟ بەڵێ ئامار لە بەردەستایە بەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵە چالاکەوان لە ناویان بە دیاریکراوی شیروانی بە مادەیەک سزادراوە 298 یاسای سزادانی عێراقی کە بەڕاستی گاڵتە جاڕیە، بەڕاستی دادگایەکی حیزبی نەبێ ناتوانێت ئەم جۆرە سزایە بەسەر ڕۆژنامە نووسێکا پسەپێنێت بەداخەوە. نمونەی کەش زۆرە لەبەردەست بەڵێ لە ساڵی 2021-2022 زۆرترین ڕۆژنامە نووس لە هەرێمی کوردستان دەستگیر کراوە بەراورد بە ناوچەکانی تری عێراق و خواروی عێراق کە لە کاتێکە وا باسەکری ئازادی لە هەرێمی کوردستان باشترە. بەڵێ ئامارەکان مەترسیدارن، هیچ جێگەی خۆشحاڵی نین. ئەوەی کەوەدا شتێکی خراپە بۆ نزیک مەودا و بۆ دوور مەودا، کاریگەری خراپی لەسەر هەرێمی کوردستانە بێ هەروەکۆی لە ڕابردوو لە کەناڵەکەی بەڕێستانەوە باسم کرد 2 ساڵ بەرێسە وتم ئەمەی ئێستا حکوومەتی هەرێمیکە نزیکە لە دیکتاتۆریەت و قوبڵ کراو نییە لە لای وڵاتان، کاردانەوەی نزیک مەودا و دوورمەودا بە نزیک مەودا هەرو کاتە بینیمان دوورمەودا ئەوە بۆ ڕاپۆرتەکەی فۆرن پۆلیسی ئەمریکی بە حکوومەتێکی کارتۆنی وەسفی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد، بە حکوومەتێکی پۆلیسی وەسفی کرد، بە داپڵۆسێنەر وەسفی کرد کە ئەمە لە ڕووی جیهانی و شتێکی خراپە لە بەرژۆندی هەرێمی کوردستان نیە. ئەو وڵاتانەی پاڵپشتی هەرێمی کوردستانن بە دڵنیاییەوە ڕەنگە بیر لێو بکەنەوە پاڵپشتیەکانیان کەم بکەنەوە یاخود بیبڕن، ئەمە هەر لە نزیک مەودا ئەیبینین. بەڵێ باشە کاک بڕیار، یعنی حەزەکەم ڕوون بێ لەسەر چ بنەمایەک بۆ نمونە ئازادی میدیای ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە خراپترە لە ناوچەکانی تری عێراق لە خوار و ناوەڕاستی عێراق؟ لەسەر بنەمای ئەو ڕووپێوەی کە کراوە و ئێمەش خۆمان خودی خۆمان ڕکراوی ئازادی مافی مرۆڤ کردوێتی، خراپیەکە ئەوەیە کە لە ئێستادا ڕەخنەگرتن لە هەرێمی کوردستان مادەی بۆ دەرو چێندراوە، یعنی ئەکرێ سزای لەسەر بێت. بە نمونە هەردوێنێ ئومێد پەرۆشکی لە بەردەم دادگای هەولێر ڕەخنەی کرد لەوەی کە ئەو سزایە ناڕەوایە بۆ هاوڕێکەی نەگونجاوە لە کاتێکا خۆی ئومێد پەرۆشکی 4 ساڵ لە زیندان بووە. سعات 12:30 شەو هێزێکی نەناسراوی ئەمنی هەڵەکوتنە سەر ماڵەکەی و بە بەرچاوی ماڵ و مناڵەکەیەوە سوکاتی پێیەکەن و ئەیفڕێنن تەنها لەسەر ڕەخنەگرتن. ئیتر نازانمە بێ خراپی لەمە زیاتر چی بێت، چی شتی بەراورد ما بکەن بە چه وڵاتێکە کەسێک ڕەخنە بگرێت بڵێ هاوڕێکەم بەم مادە یاسایی سزا دراوە ناعادیلانەیە نەگونجاوە کە بە سەداسەدی وایە، چونکە مادەیەکیان بەسەر ئەو شێروانیدا چەسپاندووە کە لە ڕاستیدا عیبەیە شوورەیە بەسەر کەسێکی لەو شێوەیە ئەو مادەیە تەطبیق کرێ کە مادەی تەزویرات و بابەتەکانیەتی. ئەڵێ باشە کاک بڕێر، چ کاریگەریەکێ بێ ئەم ڕەوشە لەسەر ڕوانینی حکوومەتەکانی دەرەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان؟ بە دڵنیاییەوە کاریگەری خراپ و تێڕوانینی خراپێ بێ. من کاتی خۆی 2 ساڵ بەر لێسە وتم هاوکاریەکانیان بۆ خولی ڕۆژنامەوانی و ئازادی لە هەرێمی کوردستان ڕاگرن، بەڵێ بە فیعلی ئەمریکا ئەمەی کرد. ئەمە تەواو سەریگرت و شتێکی خراپیش بوو بۆ هەرێمی کوردستانەوە. ساڵانە ملیۆنان دۆلاریان لە بواری ئازادی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان سەرفە کرد کە ئێستا یان بڕیویانە ئەم بەتەواوی کەمیان کردوێتەوانێت. هەچ کاتێک گەیشتە ئاسی ئەوەی وڵاتان بەتەواوی دەست لە ئازادی بشۆن، بەتەواوی دەستبەرداری ئەوە ببن کە هەرێمی کوردستان وڵاتێکی دیموکراسی نیەوەکۆی ئێستا هەیە کە بەدڵنیایی ئێستا وڵاتێکی دیکتاتۆریەت پۆلیسی زۆر خراپ هەیە کە لای خۆمان پێڵەن حکمی قەرەقوش هەیە، هەچ کەس ڕەخنە بگرێ، هەچ کەس لە دژیان بێ، هەچ کەس سەرۆکی حکوومەتی بەدڵ نەبێ، هەر کەس دام و دەستگاکە بەدڵ نەبێ، شەو دڵنیانیە لە لەمانی خۆی لە وڵاتەیە.
ئەمە کاریگەری خراپەکاتە سەر هەرێمی کوردستان ناوبانگەکەی پشتیوانیە مادی و معنەویەکان کە لە بواری مافی مرۆڤێ وە من بە دڵنیاییەوە پێ دەڵم 4 ساڵی ئایندە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەم شێوازە دیکتاتۆریای ئێستای بەردەوام بێ چارەنووسی ئەفغانستان چاوەڕێی چارەنووسی هەرێمی کوردستانی ژەکاو هیچ هەرێمی کوردستانێک بوونی نامێنێت و هیچ حکوومەتێکی کوردی بوونی نامێنێت بەم تایپەی ئێستا بەردەوام بێت. پێ دوایە چ شتێک حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاگرتووە؟ لە ئێستاوەی حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاگرتووە شتێکی ڕوونە و هەمومان ئەیزانین یانی کە وڵاتانن و بە تایبەت ئەمریکا و فەڕەنسای لە پشتە کە حەز ناکەن لە هیچ ڕێکۆنە دێنە لە ڕووی داراییەوە بکەوێت کە دامی وەزارەتی پێشمەرگە و بەشێک لە بودجەکەی بۆ دابینەکەن لە ڕووی مافی مرۆڤ کە ڕۆژانە راپۆر دەرەکەن و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن و ئەم کەسە ئازادکە ئەم کەسە سزانەیە ئەو شتە نەکات بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانە بێ ئەوەی لەبەر چاوێ کاتێک بە گوێی ئەم کۆنسوڵانە ناکات و لە قسەکانیان دەرەچێ بە دڵنیاییەوە کاردانەوەی خراپیانە بێت ئەوان ڕاستە کاردانەوەکانیان لۆچێ لە ئەم ڕۆیان راپۆرتێک بێت لە ئەم ڕۆیان ناڕزای دەربڕینێک بێت بەڵام قسەی هەر کۆنسوڵێک قسەی خودی وڵاتەکەیە لەسەر ئەو وڵاتی ترکە ئەیکات و بە دڵنیاییەوە هاوکاریەکانیان لەو بوارەیە ئەبڕنگ و ئەو وڵاتە بە سەداسەدی یعنی هیچ مەجای تیانە ئەمان لە چەندین وڵاتی تر دیراسە کردووە هەر بەم شێوەیە بووە کاتێک ئەو شتانەی خۆیان دایان ناوە بە تەواوەتی بۆیان نەهاتۆتە بەرهەم بە دڵنیایی و هەموو پشتیوانی ئەو بابەتانی پەیوەندی بەو بوارەوە هەبووە کە نەهاتۆتە دی بڕیویانە بە سەداسەدی ئەمە خراپە ئەمان کاتە حکوومەتێکی دیکتاتۆر ئەمان کاتە حکوومەتێکی پۆلیسی ئەمان کاتە ناوچەیەکی سوور لەسەر نەخشەی جیهانی بۆ ڕۆژنامەنووسان کە بەداخەوە لە 2023 تەنها تورکیا لە هەرێمی کوردستان زیاتر ڕۆژنامەنووسی زیندانی کردووە. باشە کاک بڕێر جەناب لە بەریتانیا ئێستا لەوێ میدیاکاران چۆن کار دەکەن؟ میدیاکاران لێرە بەڕاستی ناکرێ ئەو بە 12 دقە بە کورتی باسی بکەین چونکە ئازادیەکە ئەوەنە زۆرە هیچ سنوورێک نییە بۆ میدیاکار تەنانەت خۆتان بینیتان ماوەیەک بەر لە ئێستا سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیا ئاهەنگێکی لە دایکبوونی بۆ لە ماڵەکەی خۆیان جێڕابوو لەسەر کار لایەن ڕۆژنامەنووسەکان بەوە تەبعاً بە دڵنیاییەوە سەرەتا ڕۆژنامەنووسێک کارەکەی ئاشکرا کە دوای چۆ پەرلەمان لێرە ڕخنەگرتن ئازادانەیە لێرە بە دوای شتا چوون ئازادانەیە بۆ ئێستا دیسان سەرۆکوەزیرانی پێشوان هێناوەتەوە بەرباز ئەڵەن پاسکیلێکی بە دیاری وەرگرتووە لە مودەی سەرۆکوەزیرانیا کە و بووی نییە هەدێ وەربگرێت چکات چێتە بابی بەرتیلەوە ڕۆژنامەنووسەکان بە شوێن ئەمۆر کە بەتەواتی ئەمەی بەسەرا بسەلمێنن بۆی حکمی بن سەرۆکوەزیرانی ئێستای بەریتانیا گرتەیەکی ڤیدۆیی بڵاو کردوانێ میدیاکان لەسەریان کرد بە هەرا هاتە سەر تەلەڤیزیۆن داوای لێبوردنی لە هەموو خەڵک تەنها لەسەرەوەی لە ناو سیارەکە قایشی سیارەکەی نەبەستبوو بۆ یەکجار یعنی ناکرێ و نابێن نەگونجاوە سەرۆکوەزیرانی هەر پلەیەکی بتەوێ بە دیکتاتۆریەت وڵاتەکە بەڕێوەبەری بە دڵنیاییەوە مەسیرێکی باشی نابێ مەسیری هەموو ئەبێ ئەومان هەمووی ئەومان لەبەر چاوێ بە تایبەت ئێمە کە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی و شارەزای دۆخگەین کاتێک وەکو حکوومەتی پێشووی بەحسی عێراقی حکوومەکەیان وەکو محەممەد قەزافی ئەو حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان بەڕاستی حکوومەکات ئەبێەوەی لەبەر چاوێن نەتیجەکەشیان لە نەتیجەی محەممەد قەزافی و حیزبی باس باشتر نابێ ئەم ڕۆژەی ئێستا ڕۆژێکی مەترسیدارە لە هەرێمی کوردستان هەیە بە هەزاران میدیا من خۆم ئەم شەوی ڕابردوو خوێنمەوانەیە کە کاکەمان ڕەوف و هاوڕەکانی نزیکەی 100 دانە کەسن لە ڕۆژنامەنووس و لە چالاکوانی گەورەی دیاری مەدەنی بەیاننامەیەکیان دەرکردو و یعنی خەریکە پەنا بۆ هەموو شتێگە بن بەڕاستی پەنا بۆ هەموو شتێگە بن بۆ ڕزگاربوون لەو دۆخەی هەرێمی کوردستانی تێکەوتووە باشە یعنی بێزار بوون بێتاقەت بوون شتەکە گەیشتۆتە بابی ئەوەی کەیتر قبولکراو نییە بەڕاستی ئەم دۆخەی ئێستا ئەگەر قبول بکرێت بەم شێوەیە تێپەڕەندرێ مامۆسایانی ئاینی قسەی لەسەر نەکەن چالاکوان و ڕۆژنامەنووسان قسەی لەگەڵ نەکەن بە دڵنیاییەوە پاڵپشتی دیکتاتۆریەتە هیچ مەجالی تیانە و ئەوەی ئەمڕۆ بەسەر ڕۆژنامەنووسان و چالاکوانی مەدەنی تر ئەندرێت لە دەرەوەی سیاجی کارکردنی ئەوان سپێنێ چاوەڕێی خۆشیانەکات لە بوارێکی ترەوە بە دڵنیاییەوە. باشە کاک بڕێر پێ دوانیە جۆرێک لە فەوزاژ لە بواری میدیایی و ڕۆژنامەوانیە هەیە ینی لە پەنا ڕۆژنامەنووسیەوە لە پەنا کاری میدیاییەوە
زۆر کەس دێنی خۆیان وەکو میدیاکار دەناسێنن وەکو ڕۆژنامەنووس دەناسێنن ئەجێندای خۆیان و ئەجێندای تایبەتی خۆیان دەخەنە ڕوو خۆی لە هەموو جیهانە وایە قەت لەیانەکانی کۆپی پێوە بیگرە هەتا حیزبە گەورەکانی جیهان هەموو وڵاتەکانی جیهان میدیای سەر بە خۆیان هەیە کاتێک میدیای سەر بە خۆی بێت کە بەرامبەرەکەی شتێکەکات ئیشی میدیا گەورەکردنی ڕووداوەکانە یعنی واقعان لە هەموو جیهان ئەم فەوزایی میدیا هەیە هەر میدیای شت گەورەکە میدیای بەرامبەرەکەیەتی نایڵە شتەکە بە ئاسانی تێپەڕێت و وای لێکات هەموو جیهاندەی ئاگادار بێت بەڵێ بە دڵنیاییەوە فەوزایەکی سیاسی لەو جۆرەشمان هەیە یعنی کە کارەکە بۆ تێگانی سەقامگیری ئاسایشی وڵات بەڵام ئەمە ئەگەر بە ڕێژەی حسابیکەین لە سەدایەکە ئەمە لە سەدایەکە ئەی ئەم لە سەدانەوەتونەوەی تریچی تۆ ئێمێسا لە هەرێمی کوردستان بە نزیکەی 35 ڕۆژنامەنووسی بەندکراوی تیا لە سێ شاری بچووکە کە زۆرینەی بەندکراوەکان دهۆکین ئەکەوێتە سنووری ناوچەی دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتتر بڵێن ئەوانن کە نەیاری مەسر و بارزانین هەرچی ڕەخنەی لە دادگایەکەشی بگرن ئەبێ بچێتە زیندان ئەمە بەڕاستی ناوی ناندرێ فەوزای سیاسی ئەمە ناوێندرێ فەزاحەتی سیاسی بەرامبەر ڕۆژنامەنووسان و ئازادی کە ئێستا ئەگوزەرە لە هەرێمی کوردستان و تایبەتتر لە هەولێر و دادگاکانیش باشە کاک بڕێر بەڕایەوە ئەم ڕەوشە بەرەو کۆ چێ ئێوە ڕێکخراوی شتانەیە لەم بارەدا کار دەکەن ئەم ڕەوشە نەتیجەی باشی نابێت هەڵکتانە سەر ماڵی ڕۆژنامەنووسان و چالەکوانان لە 12 سوکاتی پێکردنیان لە بەرچاوی خێزان و مناڵەکانیان و بردنیان بۆ شوێنی نادیار ئەمە نەتیجەی باشی نابێت ئەمە ئەو ئەزمونەمان بیرە خاتەوە کە بەڕاستی ناکرێت نابێت لە پارتی دیموکراتی کوردستان ناوەشێتەوە ساڵێک تێپەڕێت و هەڵنەکتێتە سەر ماڵی کەسێکی دیارویان چەند کەسێکی دیار و ئازاریان نەدا ئەشکەنجیان نەدا بێسەر و شوێنیان نەکە هەتاکو ڕادەی ئەوەی کە دەست بە جۆرێک دەستخراوتە ناو دادگاکانەوە حاکم لە کاتی دادگایکردنا تەلەفۆنی بۆ دێ و ئەچێتە دەروی دادگاکە وەڵامی تەلەفۆنەکە داتەوە دێتە ژوورەوە ئەڵێ ئەوە تۆمان زادا شێوان شێوانی بۆ 4 ساڵی دیکە بەڕاستی گاڵتە جاڕیە بەڕاستی نازانی مرۆڤ بڵێکی ڕوشەکە هەتا بێ خراپترە بێ وەگوتم 4 ساڵی تر بەم ستایلە پارتی دیموکراتی کوردستان بەردەوام بێ لە حکومکردن و مەترور بارزانانی سەرۆکی حکوومەت بێ بەم شێوەی ئێستا بڕوا هیچ شوێنێک هیچ ناوچەیەک بە ناوی هەرێمی کوردستانەوە بوونی نامێنێت ئەو کاتە بە دڵنیاییەوە عێراق کاردانەوەی باشی نابێت بەرامبەر هەرێمی کوردستان کە من هیوادارم نەگاتە ئەوانە من خۆم لە بواری ئازادی و مافی مرۆڤ کارەکەم هیوادارم نەچێتە بابەتی سیاسی و شتەکان بەڵام ئەگات بەم نەتیجێ بڕوا بە دڵنیایی ئەگاتە شتی زۆر خراپی لەکەوێتەوانێ باشە کاک برە دوا پرسیارم پێ دوایە دادگاکان سربەخۆنین ئەوەی کە باسی دەکەی دادوەرێکی بەڕێز لە کاتی دادگاییدا هەڵدەسێ دەچێتە دەرەوە ئەو نمونی کە تۆ باست کرد پێ دوایە دادگاکان سربەخۆن ئەو نمونەی من باسم کرد پێرە لە دادگایکردنی شێروانیدا حاکمی بەڕێز دادوەری بەڕێز دوایی سەعات و نوێ قسەکردنەوە هەموو شاد حاڵەکان و ڕێکخراوەکان لەوێ بوون و شێروانی خۆشی لە دواتر باسی کرد و ئومێد پەرۆشکیش باسی کرد هاتە دەرەوانێ دیارە 2 ساعت و شتێک لە دادگایی یابووە ئەم قسەیان لەسەر بابەتەکە کردووە ئەو کەسەی کە شێروانی لەسەر سزا داوە گوایە داوایەکیان بەرز کردوێتەوە بۆ زیندانیەکە داوای ئازادکردنی مەرجدار و ئەوانە لەناو خۆیانە وەرەقەیەکی فەرمی نەبوواتە کاخەسێکیان نووسیوە کۆمەڵی زیندانی هاتووە ئیمزای کردووە لە جێگەی یەکێک لە هاوڕێکانی ئیمزای کردووە لە جێگەی ئەو کاتێک کە خۆی ئیزنی داوە و بەرزیان کردوێتەوە بۆ پەرۆکی زیندانیەکە دوێنێ ئەو کەسە خۆی حزوری هەبوو کە 4 ساڵ زیندانی وە لەگەڵ شێروانی حاکمەکە لی پرسیوە پێری عەفو تۆ هیچ ئسکاڵایەکە دێ لەسەر شێروانی ئیمزای لەبری تۆ کردو و توێتی نەخێر و توێتی خۆت ڕاستپاردو و توێتی بەڵێ یعنی تر ئەمە هیچ گوناحێک لە بابەتەکان ناڵێ هیچ شتێکی تیانە وەرەقەیەکی ڕسمینە وەرەقەیەکی دەستنووسە یعنی گاڵتە جاڕی ئەگەر بڵین لەسەر بە کەسێک حکوومەدرێ بەو گەورەیە لەو کاتەدا بۆ حاکمەکە تەلەفۆنی بوات و توێتی دادگایەکە ڕاگرین بۆ ماوەی چەند خولێکێکە 45 خولێکێکی پێچۆ دیارە دادگای ڕاگرتنەکە تەلەفۆنی بۆ هاتووە دوای تەلەفۆنەکە کە چۆتە دەرەوە هاتوۆتە ژوورە و وتێتی چەکشەکەی بە مێزەکە کێشا و ئێستا خوێندنەوەی قەراری دەرچوو بۆ شێروانی خوێنەوە کە 4 ساڵ زیندانی کردنە یعنی تێناگەم ئەمە دادگای حیزبە یان دادگای مەدەنیە
لە ڕاستیا دادگا سەربازیەکانیش بەو شێوێ لە جیهانە تەداخولیان ناکرێت تەنها لە هەرێمی کوردستان هەیە سەرۆکی حکوومەت ڕاستەوخۆ سەرپەرشتی هێزە چەکدارە تایبەتەکان کاوەکو پاراستن و ئاسایش و لە کاتی لەلایەتی کەشەوە سەرپەرشتی دادگاکان کات چی بڵێن و چی نەڵێن چی قەرارێک دەرچوێنن چێ زیندانیکەن و چێ ئازادکەن زیندانیکردن بەدڵی ئەو بێ هەر چەند ساڵێکی بوێت ئەگەر نا 4 ساڵ لەسەر ئیمزاکردن بۆ هاوڕێکی خۆت خۆی ڕایسپادە بیت بەم کارە بەڕاستی هیچ وشەیەک هەڵناگرێت هیچ وەستێک هەڵناگرێت بێدەنگی کۆمەڵگە لە ئاست ئەم شتەیە شتێکی خراپە و چاوەڕێی تاک بە تاکی ئەو وڵاتەمانەکە ئەم دۆخی بەسەر شێوان شێوانی و هاوڕەکانی هێنراوە. بەڕێز بەڕێ ڕەحمان چاودێری مافی مرۆڤ سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بینەرانی کورسان زۆر سپاس کە لەگەڵمان